ئێستا دەبینین گەنج زۆر هاتیتە نێو بواری فیلم دەرهێنان و فیلمی دەردەینی و بەشداری دەکا و دەمەوێت پرسم توانای گەنج چۆن دەبینی؟ بەهۆی ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە باشە طبعاً گەنج ئێستا زۆر واعیە زۆر واعیە ئێستا تەسەوەر دەکەی کۆمەڵێک گەنجی جوان دروست بووینە عاشقی سینەمان حەزیان لە ئیشەکەیە حەزیان لە ئیشی هونەریە جوان تێدەگەن فیلمی باش دەبینن دەزانن چاک چییە دەزانن سکوالێکی بەرز چۆنە لە تەکنیک باشترن ئێستا وردە وردە تەتویر دەکەن ئەوانە کە تەتویریان کرد ئەو گەنجانەی ئێستا ئەو سەردەمەیما ئەو گەنجانە وا نەبوون بەڵام ئەوەی ئێستا کە هەیە پێم وابی کاری زۆر جوان دەکەن بەهۆی کاری ئەوانی زۆری تەلەڤیزیۆنەکان بە شێوازی ڕکلام فێرمونە خەزیان لە کورتە فیلمە یعنی ئیشی سینەما بەجوانی دەکەن دراست دەخینن مطالعاتی خارجینیان هەیە ئەوانە پێم وابی ئێستا ئیشی زۆر باش دەکەن و زۆر سەرکەوتووشن زۆر باشە باشە مامۆستا ئەگەر ئەو پرسیارە بکەم بەهۆی ئەوەی کە بەڕێستان دەرهێنەری فیلمی سینەمایی باشە ئەگەر تەمەشا بکەین کورد لە ڕابردوودا نەهامەتی و دەردەستەری زۆری بەسەر هاتیە باشە بۆچی نەمانتوانیوە فیلمێکی سینەمایی وەها بەرهەم بهێنین کە کورد بە هەموو دنیا بناسێنین یعنی شەو ئەگەر هەژبی بە پەنجەی دەست دەژمێردرێت ناڵێم ئەمە فیلمی باشمانەیە لە زۆربەی زۆری فستیڤالەکان ناجحن باشە بەڵام وەکو ئەوەی کە پرسیاری لێ دەکەی ئیشەکانی بە هەمەدی خوڵادی کوردیە و کوردیشی زۆر ناساندیە ئەمە کاتی خۆی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری کۆمەڵک دەرهێنەر قسەمان کرد وتمان پێویستە سیستەمەکە بیتن لەسەری بڕۆین هەم لە ڕووی دوورهێمهێنانەوە هەم لە ڕووی هەموو ساڵێ بودجێش دەرخان کرا و بەشەشی با بە خەساریش بڕوە بەڵام فیلمەکانمان بە جیهانی بی و کورد بە دنیا بناسێنین بەڵام ئەو کاتە وەزیری ڕۆشنبیری ناوەکەی ناینێم قەناعەتی بۆ شتە نەهات گوتی ئەمە سیستەم دادنێ نه ئەوان سیستەمیان دانا نه ئێمە سیستەمان نهێشتان ئێمە ئێمە دەهێنەری باشمان هەیە سیناریستی باشمان هەیە هەیتمان لەو بەو ڕادەیە نییە بەڵام دەڵێم فیلمی باشمانەیە دەگاتە فستیڤالە زیانیەکان زۆربەی زۆری وڵاتان فیلمەکەیان ناگاتە کان و ئەوانە زۆر فیلمەکانی بەهمەن گەیشتە کات ئەلەقەل بەشدار بوونە با خەلاتیش نێنی هیچ نەبی خەلات ڕێزێنان دەینی یعنی پێم وابی مەراحلی باشەیە لە بۆ بەرهەمهێنانی فیلم ئەو کۆمەڵک گەنجەیە کۆمەڵک خەڵکی نوێ دێنە ناوکاری هونەری لە ڕووی ئەکتەرەوە لە ڕووی بەڕاستی پێش ئەوەی هەیە یعنی لە سیستەمێکی ئارتداین ئێستا ئەمە لەبەرەوە پێشەوبوونی سینەمایەکی ئارتی